بازاری پێشەنگە. بازاری پێشەنگە بەرهەم و کاڵای کۆمپانیەکان نمایش دەکات. لەگەڵ بازارکردن چەندین خەڵاتی ڕۆژانە لە وەرگرتنەوەی بەهای کڕین پێشکەش بە کڕیاران دەکات. کۆمپانیای ئەتڵەس لاسیل ئەم بازارە لە هۆڵی دووەمی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بە دیزاینێکی مۆدێرن و جوان بۆ خزمەتی کۆمپانیا و هاوڵاتی ڕێک دەخات. لە 18 تا 27 یانزە لە 10 ڕۆژدا پێشوازی لە وڵاتیان دەکات. ڕۆژانە 10 خەڵات لە وەرگرتنەوەی بایکڕین پێشکەش دەکات. تەنها 10 ڕۆژ بازاری پێشەنگە پێویستیەکانی ژیانی ڕۆژانە بۆ هەمووان دەستەبەر دەکات. بازارکردن، خەڵات وەرگرتن لە بازاری پێشەنگە. ئەم هەموو خزمەت و ئاسانکاریە هێشتا دوو دڵی لە سەردانیکردنی بازاری پێشەنگە؟